یەکێک لە کێشە هەرە گەورەکان کە ئێمە نەمانتوانیەوە چارەسەرشی بکەین ئەوەیە کە بە شێوەیەکی فراوانتر مافی دەستەبەرکردنی زانیاری بەڵام لێرەدا دەبێت ئێمە لە نێوانی ئەوەشا جیای بکەینەوە ئێمە دەبێت چۆن مافی دەستەبەرکردنی زانیاری هەیە بۆ ڕۆژنامەنووسان و بۆ میدیاکان دەبێت زانیاریەکانش پۆڵێن بکرێن لەسەر ئەوەی تاچی ئاسێک ئەتواندێ ئەو مافە بدرێ بە میدیاکاران و چۆنش بەکاری بێنرێت چونکە هەمومان نەزانی هەندێک زانیاری هەیە کە تەبیعەتێکی تایبەتی هەیە تەسیری هەیە لەسەر هەندێک بەرژەوەندی باڵا بۆیە ئەکرێت لە هەمان کاتاکە ئێمە پشتگیری تەواومان هەبێ بۆ دەستەبەرکردنی زانیاری بۆ سەرجەندام و دەستگاکان لە هەمان کاتیشە پۆڵێنی ئەو زانیاریانە بکەین کە ڕەنگە پێویست بێ بخرێتە بەردەستی میدیاکەران. میدیا وەکو لایەنی چوارەم وایە لە دەسەڵاتدا لە وڵاتە بەڵام کە ئەم دەسەڵاتت بەدەستەوەیە ئەرکیشت لەسرە ئەرکێکی نیشتیمانیت لەسرە بۆ خزمەتی وڵاتەکەت لە هەر ئەوەنی هەر شتێک ببینی بڵاوی بکەیتەوە تەنها بە شوێن شتی خراپە نەگەڕێی شتی کەم و کوڕی و ئەوە دەرخەیت و ئەوە ئیبرازکەی کاری باشیش کە ئەکرێ ئەرکی سەرشانی ئێوەیە بڵاوی کەنەوە. هەوڵێکی زۆرمان داوە کە تیمی کارکردووی دابشکردنی فۆرمەکان کە پیشەیی و هاوسەنگی جێندەری لە ڕۆژنامەنووساندا ڕەچاو بگرن بەڵام بەداخەوانێ کە هێشتا ڕژدەی ڕەگەزی بینە لە ناو دەستەکانی ڕاگاییدا وەکو پێویست نییە فۆرمەکان کە دابشکراوە ئەو لەو سە فۆرمە لە کوی ئەو سە بەشداربووی کە بەشداریان کردووە تەنها لە 115 بینەیە و لە 185 نێرە